پەرەسەندن و قوڵبوونەوەی خەباتی خانەنشینکراوان. جموجۆڵی خەباتکارانەی خانەنشینکراوان بەردەوام درێژەی هەیە. ناڕازیانی پێداگر و کۆڵنەدەر لەسەر داوای 31 ڕێکخراوی سربەخۆی خانەنشینکراوان ڕۆژی یەکشەممە 8 ڕەشەمە بۆ جارێکی دیکە لە سەرمای زستان و لە بارودۆخی کۆرۆنایی مەترسیداردا لە 15 شاری ئێران دەستیاندایە کۆبوونەوەی ناڕزایەتی. ئەوان کە لەلایەن ڕێکخراوە کرێکاریەکانی وەک سەندیکای شرکەتی واحدەوە پشتیوانیان لێکرابوو لە تاران لە بەرامبەر مەجلیس و لە باقی شارەکان لە بەرامبەر سازمانی تامینی ئیجتیماعی کۆبوونەوە. لەم کۆبوونەوانەدا ناڕازیان چەندین دروشمیان دژ بە وەزعی بەڕێوەبەرایەتی وڵات وتەوەکە بریتی بوون لە زوڵم و ستەم بەسە سفرەکانمان بەتاڵن، بەندکراوی سیاسی دەبێت ئازاد بکرێت و ڕئیسی درۆزن حاصڵی بەڵێنەکانت کوان. ئەم ڕێکخراوانە بۆ جارێکی دیکە هەڵوێست و داخوازی خانەنشینکراوانیان لە ڕێگەی بڕیارنامەیەکەوە بە ئاگاداری کاربەدەستانی پەیوەندیدار و خەڵک گەیاند. ئەوان تاکیدیان کرد کە بەهرەکێشان و تاڵانکەران لە بەرەیەکن و کرێکاران، معەلیمان، خانەنشینکراوان و باقی ژنان و پیاوانی زەحمەتکێش لە بەرەیەکی دیکە. ئەوان نووسیان هێزی یەکگرتووی کرێکاران، معەلیمان، خانەنشینکراوان و باقی زەحمەتکێشان پۆتانسیەلێکی بەهێزەکە تووڕەیی و نەفرەت و بێزاری لە بارودۆخی فەلاکەتباری ئێستای لە ناخی خۆیدایە و هیچ هێزێک لە بەرامبەریدا خۆڕاناگرێت. نوێنەرانی ئەم 31 ڕێکخراوە بە پشتبەستن بەم هێزە خواستە گرنگ و لانیکەمەکانی خۆیان لە دە مادەدا دووپات کردەوە کە بریتین لە دیاریکردنی حەقدەست بەپێی هەزینەی واقعی ژیان کە لەگەڵ تێچووی سەبەدی بژێوی بنەماڵە گونجاو بێت و زیادکردنی بەپێی ئاستی تەوەڕوومی ڕاستەقینەی کۆمەلگا، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و بە خۆڕایی بەپێی مادەی 54 قانونی تامینی ئیجتیماعی، قانونی ئێلزام و هەڵوەشانەوەی بازاڕی بیمەی تەکمیلی. حقوقی خانەنشینکراوان لەوانە بەجێماوان و لە کارکەوتوان نابێت کەمتر لە لانیکەمی حەقدەستی پێشنیارکراوی ڕێکخراوە سەربەخۆکانی کرێکاران و خانەنشینکراوان بێت. دانەوەی دەستبەجێی قەرزەکانی دەوڵەت واتە 400,000 میلیارد تمەن بە سندوقی تامینی ئیجتیماعی، کورتکردنەوەی دەستی دەوڵەت لە سندوقێک کە دەوڵەتی نییە و هەموو داراییەکانی هی خانەنشینکراوانە، بەکردەوە دەرهێنانی کامڵی هاوسانسازی حقوقی خانەنشینکراوان، بە حیسابهێنانی پێشینەی ئیزافی کارە سەخت و زیانبارەکان لەوانە پێشینەی ئستحقاقی لە هاوسەنگکردنی حقوقی ساڵی 99 خانەنشینکراوان و دانی بەشی دواخراوی، بەڕێوەبەری و چاودێری بەسەر سندوقەکانی خانەنشینی و سازمانی تامینی ئیجتیماعی لەلایەن نوێنەرانی هەڵبژێردرا و سەربەخۆی خانەنشینکراوان، دانی یەکسانی جێژنانەی کرێکاری لەوانە هێزی لەسەرکار و خانەنشینکراو تا ئاستی 2 مانگ حقوق، ئازادی بێشەرت و مەرجی هەموو چالاکان بە تایبەت ئیسماعیل گرامی. خەباتی خانەنشینکراوان شەڕێکی چینایەتیە. هێزیکاری ئەوان بۆ ماوەی 30 ساڵە لە ڕێگەی چەوسانەوە و لەژێر دیکتاتۆرەی هاری کۆماری ئیسلامیدا بۆتە سەروەتی نجومی و خراوەتە ناو حیسابی بانکی خاوەنانی سەرمایە و دەسەڵاتدارانی دەوڵەتی. چەوسێنەران و سەرانی دەوڵەت و کابینەکان تەنیا بە بەهرەکێشی و دزی نەهێنی لە خانەنشینکراوان ڕازی نەبوون. ئەوان بە دزی ئاشکرا لە سندوقەکانی خانەنشینکراوان و ئیختلاس درێژەیان بە تاڵانکاریەکانیان داوە. بەشێکی بەرچاو لە داهاتی بۆنگاکانی سەر بە خانەنشینکراوان بە شێوەی دزی و ئیختلاس و تەرخانکردنیان بۆ حقوقە نجومیەکان چۆتە ناو گیرفانی گەندەڵان و بەرپرسانی خاوەن زۆر و زێڕەوە. دزی و ئیختلاسی 16,000 میلیارد تمەن زیاتر لە 1 میلیارد دلار لە بانکی سەرمایەکە زۆرترین سەرمایەی لە سەرچاوە ماڵیەکانی سندوقی خانەنشینی فەرهەنگیانەوە بووە و هەروەها بەرەو نابودی بردننی سندوقی خانەنشینی فولاد و باقی سندوقەکان نمونەی بەرچاوی تاڵانکردنی سەرچاوە ماڵەکانی خانەنشینکراوانە. دیارترین بەشی وەها سناریۆیەکی دڵتەزێن و تاڵانکاری دارایی خانەنشینکراوان هەڕاجکردنی ناوەندی ئابووری و ماڵی گەورەی شرکەتی سەرمایەی تامینی ئیجتیماعی شەستایە. شەستا شرکەتی سەرمایە گوزاری تامینی ئیجتیماعی گروپێکی یەکجار گەورەی سەنعەتی ماڵی بازرگانیەکە لە سەدان ناوەندی پیشەسازی لە بوارەکانی نەوت، پێترۆشیمی، دەرمانسازی، بەرق، سیمان، زانیاری و مخابرات، مەعدەن، گواستنەوەی دەریایی، ماڵی، ناوەندە دەرمانیەکان و چەند بەشێکی دیکە پێکاتووە.
سپاردنی چەندین کۆپانی و ناوەندی ئابووری و دامەزراوەی ماڵی بەهێزی شەستا لە سەردەمی دەوڵەتی ئەحمەدی نژاد و سەرۆکایەتی قازی مرتەزەوی و بابەکی زەنجانی لە کەس شاراوە نییە. بزوتنەوەی ناڕزایەتی خانەنشینکراوان بەشێک لە خەباتی کرێکاران لەوانە معەلیمان و ناڕزایەتی ژنان لاوان و هەموو جەماوەری زەحمەتکێشە. خەباتی لێبراوانەی ئەم هاوڵاتیانە بەهۆی بەدەستهێنانی ئەزمون و زانست لە بزوتنەوە کۆمەڵایەتەکانی وەک بزوتنەوەی کرێکاری لە ڕووی وشیاری چینایەتی و گرتنەبەری تاکتیکی گونجاو و تا ئاستێک لە بواری ڕێکخستندا گەشەی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. هەر بۆیە لە پێناو خەبات دژ بە هەژاری زۆربێژی بایەختان بە ڕۆڵی چالاکان لە پرۆسەی خەبات و هەوڵ بۆ پاراستنیان لە بەرامبەر دەوڵەتی دیکتاتۆر و چەوسێنەری کۆماری ئیسلامی هەڵگری گەلێک دەرس و ئەزمونە بۆ چالاکان. باقی توێژە هەژارەکانیش دەتوانن لە خەباتی لێبراوانی خانشینکراوان کە بەشێکی گرنگ و شەریفی هاوڵاتیانی ئێرانن کۆمەڵێک دەرسی گرنگیان لێوەربگرن. یەکێک لەو دەرسانە گرنگی هەبوونی ڕێکرا و ڕێبەری قبول کراوە لە خەباتدا. خانەنشینکراوان تا ئاستێکی بەرچاو ڕێکخراون. ئەم ڕێکخراوانە هەڵبەت دەتوانن بەرەو یەکگرتووی زیاتریش هەنگاو هەڵگرن. ئەوان خاوەنی ڕێبەرانی بە ئەزمونن کە دەزانن هەر دەستکەوتێکی خەباتکارانەی ئێستا دەبێتە بەرهەمی هاوپشتی لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و باقی بزوتنەوە ڕێدەگاڵە کۆمەڵایەتیەکان. ئەم ڕێبەرانە لەوە ئاگادارن کە ئەو داخوازیە بەردەستانەی کە لە ئێستادا گەڵاڵەیان کردوون دەبێت زەمینە خۆش بکەن بۆ ڕزگاری کۆتاییان و دروستکردنی کۆمەلگایەک کە لەلایەن شوراکانی خودی خەڵکەوە بەڕێوە دەبرێت.